بسم الله والصلاة والسلام على رسول الله. دەست پێک باشترین شتەوەیە کە ئینسان دایمەن بە دوعایەکی قورئان دەست پێ بکات وەقل ڕەبی زدنی عیلما. ئەمە یەکێکە لەو دوعا سەر با بڵێن بەرزانەی کە ئینسان ئەگەێنێتەوە ئەو نەتیجەی کە باشترین ئاستی زانست و زانیاری پێ ببەخشێت. چونکە ئینسان هەتا لە حیاتا بێ قەت بەرکەوتنمان هەیە ئەوە زیاتر لای ئێوە چەسپێ. بۆچی؟ لەبەرەوەی گەستە ئەمەی کە من بۆ جەنابتی باسەکەم لەوانەیە لە ساڵانەوەی نمونونەکان لە ناو جەنابتانە وجودی هەبێت. لەو حاڵەتەیە تۆ وا تەسەوڕ کە من لەگەڵ جەنابتا با بڵێن ڕاستەوخۆ و توێژەکەم. قوربان برای خۆتان لەوەیە لە مەسەلەی تەلەڤیزۆن و ئەم ئیڤێنت و شتانە برای خۆتان بینی بێ. من ناوم زرین سالار محەممەدە، بەدەر لە مەسەلەی لە ژوانی و ڕاهێنەراتی ئەم بابەتانەیە. من اختصاصێکی تریشم هەیە کە مامۆستای وەرزشم، بۆی ئاوەتان ڕوونەکەمەوانێت چونکە هەنێک لە بابەتەکان ڕەبتی بە تەدریسەوە هەیە، ڕەبتی بە مەکتەبەوە هەیە، ڕەبتی بە تەلەبەی پۆلی یەکی سەرەتاییەوە هەیە کە من لە 1989 با بڵێن بەشی پەروەردەی وەرزشم تەواو کردووە، هەتاوەکو پۆلی 12 ئامادەی دەرسی وەرزشم و تۆتەوانی و بە ئێستاشەوە هەر مامۆستای وەرزشم. ینی لەگەڵ گەنجا دانەبڕاوم لە مناڵێکی یەکی سەرەتایی تا پۆلی 12 ئامادەی. لەم ناتری شەوانەیە 28 ساڵ برای خۆتان ڕاهێنەری لە ژوانی مەسەلەی با بڵێن سیستەمەکانی چێژدا بەزاندن لە بابێکی تریشەوە برای خۆتان هەر جارێککە لەگەڵ خەڵکی گەنجا با بڵێن تەعامولێکمان هەیە. ئەویش ئەوەی برای خۆتان زیاد لە 20 ساڵە بێ وانە بێژی سەرجەم خولی دادوەری و ڕاهێنەرەکانی حکوومەتی عێراق لەگەڵ کوردستانی عێراق لە بابەتەکانی نیوتریشن واتە تەغذیە، سەپلیمنتیشن، تاوفێری خۆراکیەکان، سیستەمەکانی چێژدا بەزاندن. جارێکی تریش لە مەسەلەی کۆرزنووسین و هۆڵەکانەوە هەر جارێک کە من تەعامل لەگەڵ گەنجا زۆرە، چکانی ئەمە ئیشەکەی منە وای کردووە کە زۆر لەگەڵ گەنجا تێکەڵایمان هەبێ. ئەوەی کە من لەگەڵ کاک دکتۆری بەڕێز و لەگەڵ کاک دکتۆر بەختیاری بەڕێز و کاک دکتۆر مەهدی و ئەمانە هەمومان تقریباً کۆچین لەسەر ئەوەی کە بەپێی اختصاصەکەی خۆم تەوەری قسەکانم دابەشەکەمە سەر سێ باب، دابەشەکەمە سەر سێ ستەیج. ئەو ستەیجانی کە باوای دابنی من وەکو کێشە ئیبینم، وەکو مامۆستایەکی مەکتەب، وەکو وانەبێژێکی خولەکان، وەکو مامۆستایەکی لە ژوانی و سیستمی خواردن و هەڵسوکەوتی گەنج. لەم سێ بوارەیە ئەوەی کە من ئەمێ دەستی بخەمە سەر ئەوەیە بە ئیزنی خوا ئەوەی کە من بمێ بیگێنم تۆی گەنج پێی چاک ببی، پێی باش ببی، پێی بەرهەمدار بی، غەڵەتەکان چارەسەرکەی. چونکە هەزاران جار ئەم پرسیارانەمان بەرامبەر ئەکرێتەوانێ مامۆستا چی بخۆم، چی بکەم، ورگم، پشتم، هەڵسوکەوتم، شەو درەنگ خەوم لێکەوێ، شتم بیرەچێتەوە، مامۆستا لە مەکتەبە نەتیجەم باش نییە ئیلا ئاخیریه. ئەو سێشتی کە من زۆرەمێ جەختی لەسەر کەمەوە هەچەنە بوارەکەی برای خۆتان زۆر فراوانە، زۆر شت هەڵەگرێ، بەڵام من حەد دەرینکان محاولاکەم لەم 30 دقیقە بە ئیزنی خوا هەر تەوەرە و حەقی خۆی بەمێ لە دەدەقەیەکە دەست خەمە سەر ئەو خەلەلانی کە لە گەنجەکانی ئەمڕۆ من ئەیبینم. ئەو کەم و کورتیانە کە جەنابەت بە ئیزنی خواگە چاچی بکەی وات لێگاتەوە گەنجێکی بەرهەمدار بی. کاک دکتۆریش و کاک دکتۆر بەختیاریش و برای خۆشتان و سەرجەم ئەو شوێنانی تر کە ئێمە بۆیەچین، سەرجەم ئەو ئیڤێنت و سیمینارە هەموو یەک مەبەستی تایە. مەبەستەکەشەوەیە ئێمە بتوانین هاوکاری جەنابەت بکەین کە تۆ بەرهەمدار بی، کە تۆ غەڵەتەکانی ژیانت کەم بکەیتەوە، تۆ وا بکەی ئەو ئیشەی کە یەکەی، ئەو قسەی کە یەکەی نەتیجەی هەبێت. بۆچی؟ لەبەرەوەی کە گەنج لە زمانەوانیە لە گەنجینەوە هاتووە. گەنجینەش دایمەن ئەو شتەیە کە تۆ زۆرت خۆشەوێت. لە هەموو ماڵێکا سەیرەکەی لەواچێ پیاوی ماڵەکە یان دایکی ماڵەکە دەخیلەیەک، سنووقێک، تەنەکەیەک، قوتوویە شتێکی داناوە، نەختێ پارە و نەختی ئاڵتوونی تایە، لە هەموو شتەکانی ماڵەکە باشتری پارێزێ. بۆچی؟ ئەو گەنجینی ماڵەکەیەتی. گەنجیش لە گەنجینەوە هاتووە کەوا بوو کۆمەڵگای بەشەریەت ئەو شتەی کە زۆر بە نرخەتیاتی گەنجە. بۆچی جارێکی تر؟ لەبەرەوەی کە هەموو گۆڕانکاریەکان لە هەموو کۆمەڵگاکانە بە درێژایی مێژوو گەنج کردوێتی. ئەو کەسانی کە بەتەمەنن قسەیان لێ وەرەگیرێ، غەڵەتەکانی کۆمەڵگەت بەڕاست دەکاتەوە. ئەوشی کە مناڵە هیچی پێ ناکرێت، کۆمەڵگا بە گەنجە گۆڕێ. بۆیە پێوترێ گەنج لە گەنجینەوە هاتووە. کاوبوو تۆ خۆت بە گەنجینە بزانە، تۆ خۆت بە کەسێکی مەقدور و پاراوێستراو مەزانە. تەوەری یەکەم کە من ئەمێ زۆر قسەی لەگەڵتم با بڵێن لەگەڵ ئێوە زۆر باسی لەسەرکەین مەسەلەی خواردنە. تەمەن برابەرزەکانم مەسەلەی خواردن باوای دابین سەریعترین شت کە من پێت بڵێم ئەویش ئەوەیە جەستە با بڵێن لاشەی هەر یەکێک لە ئێمە ئاوێنەی ئەو خواردنانەیە کە یخوا. ئێستاکە بۆ منە لە مەجلیسا کوڕێکی زۆر خڕ و خەپانی قەڵەوی تیا بێ گوپەکانی ئەوە وا بێ. ئێستا تۆ کە سێرێکی تەسەوڕ دوای ئەمە زۆرە خوا، کەسێکی شەبینی زۆر باریکە، زۆر زەعیفە، زۆر لاوازە، هەستی پێکی بە بێهێزی، تەسەوڕ دوای ئەڵێ مەداواتی هەر نان نەخوا. کەسێکی وەرزشکارە بینیت تۆپەڵی ماسوولکەکانی گەورەیە پێکاتەوە تەکوینی لەشی بە جۆرێکە درچی پێک ئەم کەسە یاریزان. کەسێکە بینی نەخۆشە لاشەی پوکاوەتەوە هەستی پێەکەی. کەسێکە بینی زۆر چالاکە خۆزگەی پێخوازی. کەوابوو لە شولاری جەنابەت ئاوێنەی ئەو خواردنەکەی خۆی. باشترین شت کە لە خواردنە جەنابتان ئەگەر بتانەوێت گەنجێک بن، بەرهەمدار بن، گەنجێک بی نەتیجەت هەبێ و گەنجێک بی بە معنای کەلیمە چالاکی ماسوولکەکانت، کردداری دەرپەڕاندنی وزە، هەڵسوکەوتی ڕۆژانت پێوە دیار بێ، ئەبێ ئاگاداری خواردنەکانت بی. بۆچی؟
لەبەرەوەی کە من ئەوەی کە ئەی خۆم ڕەنگدانەوەی بێت لەسەر هەڵسوکەوتی ژیانی من بەداخەوە من وەکو مامۆستایەک وەکو پسپۆڕێکی ئەمواری تەغذیە و نوتریشنە ئەوەی کە ئەیبینم گەنج ژەمەکانی لە شوێنی خۆیان نییە گەنج کە ژەمی لە شوێنی خۆیان نەبوو ئەگەر کچ بێ ئەگەر کوڕ بێ ئەگەر هەچ کەسێ بێت لە هەر نەتەوەیەک بێ سەرەتای ڕۆژەکەی بە غەڵەت دەست پێکا هەمووان نەیزانین کە نوێژەکان بە پێی تەسەسوولێکی عیبادی زۆر جوان دانراوە سەعاتێکی بایۆلۆجیە هیلاقی بە ئیفرازی هۆرمۆنەکانەوە هەیە ناچمە سەر ئەو بابەتە عیلمیە وشکە بەڵامەوەی کە جەنابەت بیزانی ئەوەیە کە بە حیاتت هەوڵ بە ژەمی بانیان تەرەکنەی ئەگەر ژەمی بانیانت پاک و تەمیز و پوخت و ڕێک و پێک بێت تەسیری لەسەر درێژایی ڕۆژەکەی جەنابەت دەبێت و هەموو کەسێکشمان ئەیزانی کە سەرەتای ڕۆژ سەرەتای چالاکی لەشی ئینسانە بۆچی میتابۆلیزمت خێرایە عملی تەمثیلی غیدایی پێڵێن لە هەمان کاتیشا سەرەتای ڕۆژ بۆ جەنابەت چالاکت دەکات بۆ ماباقی ڕۆژەکە بەڵام کە تۆ جەنابەت سەعات 11 نیوەڕۆ لە خەو هەستای سێریشی دایکت دەگەڵی چیمان هێڵێ برنج و بامێ باڵە حەزم لێ نییە پاتاتی سوور کردوێتەوە حەزم لێ نییە دایکە کولێری هێناوە لەگەڵ ماستی کوردیە ماستی کانی مارانەکەی لای ئێوە زۆر تایبەتە قەیماغ و پەنیرەکەتان زۆر تایبەتە باشە نایخوا ئێوە تارە نیوێ ڕۆژەکەی ڕۆی نانی نەخواردەوە بە سەعات 2-3 یەک تەلەفۆنەکە بە دلیڤەری یان پیتزایەک یان بۆ نمونە بابەتێکی فاست فود وەرەگرێ کە ئەسڵەن بەهای خۆراکەکەی زۆر نزمە کابوو تۆ سەرەتای ڕۆژەکە یەکەمینان چالاک نیت دومیشان خواردنێکی غەڵەتت وەرگرت ئێوە تەسیل لەسەر درێژای ڕۆژەکە دروستەکە بۆیە حد الإمكان جەنابەت کە گەنجی مەحاولە بکە لە سەرەتای ڕۆژە ژەمێکی باش وەربگری ژەمی باشیش دابەشە بێتە سەر 3 باب ئەم پانکەیکە بە سەقفەکەوەیە هەمووتان دیقەتی بن 3 پەڕی پێوەیە دروستە ئەگەر هیچێک لەو بەرابەرێزانە بۆ تاقیکردنەوە داگیرسێنێ بە یەکسانی پانکەکە خولێتەوە بەڵام ئەگەر یەک پەڕیان لێکەینەوە 3 بڕخوی پێوەیە ئەو کاکە بەڕێزە پانکەکە داگیرسێنی ئیشەکە بەس پانکەکە خوارە خوێتەوە ئەگەر پەڕێکی تری لێ بکەینەوە کە دامانگیسان پەڕەکەی تر ئەیکێشە بە جبسن بۆردەکە تاکەوێتە خوارەوە خولایەوە پانکەکە بەڵێ بەڵام خولانەوەکەی سنتەرێکی تەواوی نییە خواردنیش بۆی کە جەنابەت لێ تێبگەین لەسەر 3 پایی سەرەکی وەستاوە وەکو عیلمی نیوتریشن کە خواردن دابەشەکرێ ئەچێتە سەر 3 باب پڕۆتین کاربۆیدرات چەوری بەسوودەکان بۆچی پڕۆتین نەخینە پێشەوە لەبەری کە جەنابەت بیزانی پڕۆتین کەلیمەیەکی ئینگلیزی نییە ئەفریقیە زۆر کۆنە بروتين اگر بيكين بعربي يعني صاحب مقام الاول اگر بيكين بكردي يعني شي خاوني بيجي يكم بوتشي البروتين لنا هم سيستمي خواردنا خاوني بيجي يكم لبروي كخاني مسوق كان يدشي جنابت ببروتين قبلابت تعميري كانت يكشكاو كانت ببروتين سرجمي سيستم كان يلاشي جنابت ببروتين بيشكوي تو دروس تبي خاني مسوق كانت كرداري در پراندنی وزد بود دروست کاو تعمیری خانه تیشکاکان شد بود کاو زور فانکشنی دریجه وکو پیست خش دان پوگ نیروک همه ما نرفتی به مسئله پروتئینویه اگر اما بزنین پروتئین اما نبسود ایل چی آوری بگرین ابی تو جنابت بیزانی وکو هر هیچ لم گنج ساخانه لسه دو قاز وسطاین پروتئینش لسه دو قاز وسطاوا پروتئینشان آجالیه پروتئینشان ڕۆچیە پرۆتینی ئاژەڵی بۆی وای پیاڵی نێمە لەبەری کە لە سەرچاوی ئاژەڵەوە دەستمانەکەوێت کێ سپێنی هێلکە گۆشت شیری سپیایی لێ دروستەکرێت ئەمانە پیانوترێ ئەمینۆ ئەساسیەکانیان تیا ئیسیان شەڵمانۆسیدی پێڵێن ئەمان ئەو ئەمینۆیان کە لەشی جەنابەت ناتوانێت لە ڕێگەی جگەرەوە دروستی کە ئیلا بێت لە ڕێگەی خواردنەوەری بگرێت ئەی پرۆتینەکەی تریان ڕۆچیەکان لە سەرچاوە ڕۆچەکانەوە دەستمانەکەی بەتابەتی پاقلەمەنیەکان نیسگنۆک فاسۆلیا پاقلە ماش بازەلیا لۆبیا ئەم سەرچاوی نن ئیسیان شەڵمانۆسیدە زنجیری ئەمینۆکانی نەنیسیانشەڵە ئەگەر وەریشی نەگری جگەرم دروستیەکە ئەگەر من لە ژەمی بەیانیانە دوو هێڵکەی کوڵاوم خوارد یان پارچەیە پەنیری مەیرەم خوارد کە لای ئێوەیە باشە یان پەرداخێ شیری فرێشم خوارد ئەمە سەرچاوی پرۆتینە ئاژەڵیەکەم وەرگرت لەم لاوە تۆزێ نۆک یان پاقلەی کوڵاو یان نەختێ شۆفان یا دووسێ دەنگ خورماشم وەرگرت لەگەڵ یا زەیتونیشم خوارد ئێوە سەرچاوی پرۆتینە نەباتیەکەشم وەرگرت دروستە ئەگەر کەوچکێکی چێت کەری کوردی ژوەر بگری ئەوە سەرچاوی چەورێ بەسوودەکەشم وەرگرت کەوابوو من لێرە هەر سێ سەرچاوی خواردنەکەم وەرگرتم دروستە بەم شێوازە تۆ ژەمێکی تەندروست زۆرەگری و منفعەتیشی لێ هەیە سوودی لێبی بەڵام ئەگەر جەنابەت وەکو ئەرزمان کردی سەعات 11 بێشینی و ڕەخەستای ژەمی بەیانی بەرجادەکە و ئەو تۆ ژەمە ئەساسیەکەت وەرنەگرتووە کەوابوو لە خواردنە دایمەن چاو لەسەر ئەوە بێت لە ژەم یەکەم تا پرۆتین وەربگرێت ئەی لە پێکهاتی دووەمە ئیش لەسەر چی بکەین کاربۆیدرێت ئەو بابەتەیە کە پێوترێت سەرچاوی وزە ئێمە زانیمان پرۆتین خانەکانمان بۆ چاکەکە قژ و پێست و نینۆکمان بۆ دروستەکە پێکهێنەری سەرەکیە بەڵام کاربۆیدراتیش ئیشی چالاکی وزەمان بۆکە جەنابەت کە هەڵەسی لە خەو قساکەی نانەخۆی سارە لێخۆری کرێکاریەکەی دارتاشی دکتۆری مامۆستای ئیلە ئاخیری قژت داهێنی جل و تۆکەی یاریەکەی سارەکە دەشوی ئەچیتەوە بۆ ماڵەوە ئەخەوی سەرجەمی ئەم پرۆسی کردداری وزە سەرفکردنا کاربۆیدرات دەیپەرپرسە بۆچی چکە جگەرمان تەحویلەکاتەوە بۆ شەکری گلایکۆجین و گلوکۆزی کاتە خوێنتەوە خوێنی ژێبە بۆ خانی ماسوودەکان تۆش ئیشی پێەکەی دایکە لە ماڵەوە حاجەتی پێشوا چێژ لێنێ خوشەکەت لە ماڵەوە گزکی پێەیە باوکە لە دوکان جوابی خەڵکی پێیاتەوە تارەوازەها
کەوابوو کاربۆیدراتیش کە وەریەگرم ئەبێ بزانم ئەویش لە چەند سەرچاوە وەرەگیرێ دابەشم لەسەر دوو باب. کاربۆیدراتی کۆمپلکسمان هەیە واتە خانە ئاڵۆزەکان شەکرەکانی دووسێ خانەیە لەگە کاربۆیدراتی ئاسانیشمان هەیە سمپڵ. کاربۆیدراتی ئاسان چییە؟ بۆی کە تۆ جەنابێت ڕۆژێک ئیشت بە وزەیەکی سادە و ئاسان بوو شتێک کە خواردت زوو ببێ بە وزە بڕۆ کشمیش و مێوەژ و هەنجیر و خورما و ترێ وەربگرێت. ئەمانە شەکرەکانیان تاخانەیە زوو ئەبێ بە وزە. بەڵام ئەگەر ڕۆژێ زانی 5 ساعت کرێکاریەکە یان لە قەعەکی ئاسنا 2 ساعت پاڵ بەئاسنەوەنی یان ئیشێکی قورست هەیە لە مەنتیقە سناعیەکە 6 ساعت خەریکی مەکائینی گەورەی بڕۆ پەتاتەی کوڵاو و برنجی درێژ و ساوەر و قەرەخەرمان و شۆفان و چاوەحجاکی حەز لێیە. ئەو بابەتانە وەربگرە. بۆچی؟ ئەوە وزەی زیاترتیایە، ڕێژەی هێمای گلایسیمەکەی بەرزترە و لە هەمان کاتیشا شەکرەکانیش دەبابی دووخانی و سێخانەی کەوابوو نابێت تۆ بەز احتیمادە لەسەر کاربۆیدرات بێت چونکە زیادەی کاربۆیدرات دوای تەحویل بێتەوە بۆ چەوری. ئەگەر هەموو احتیمادێکیش لەسەر ماوەی پڕۆتینی بێ ئەوی جارێکە تەحویل بێتەوە بۆ چەوری. کەوابوو من ئەگەر بەیانیان ویستم وزەیەکی باشم هەبێت 3-4 دانەی خورما بخۆ، دروستە؟ لە تێمۆز بخۆ، دوو کەوچکی چێ شۆفان کەرەنەوە پەرداخی شیرەوە بیگرە بیخۆ، پارچێ نانێک کە کەپەکەی لێ فڕێنرا بێت ئاردی سفر نا، دروستە؟ ئەوەش بێتەوە بە سەرچاوی کاربۆیدرات. سەرچاوی سێمی خواردنمان چییە؟ چەوری بەسوودەکان. چونکە ئێمە ئەبێ بیزانین چەوری ئەو مادە خراپەنیە کە لەشی ئینسان تێکەیە. نەخێر، ئێمە چەوری بە خراپ وەرەگرین. پاڵەوانەکان بیزانن لە سا 70 بۆ 65 بۆ 70 مێشکی هەموو ئینسانێک لە کۆلیسترۆل پێگاتەوە. کۆلیسترۆل نەرمونیانیە بەخشێ بە جونگەکانە، بە ئینگلیزی پێدرێت فلێکسیبڵیتی ئەند مۆبیلیتی. هەروەها کۆلیسترۆل لە چاو تا ئیشەکە کاک چاوی ئینسان زۆربەی کۆلیسترۆڵە. هەروەها کۆلیسترۆل بەشێکی کاریگەری جێڕێ لە دروستکردنی پڕۆتین و هۆرمۆنەکانی لەشی جەنابیشتە. کەوابوو من ئەگەر بمێت چەوری بەسوودەکان وەربگرم چی یەکەم؟ ئەچم چەوریەکان وەرەگرم کە بەهای خۆراکی بەرزە. بە زمانی کوردی خۆمان بڕۆ زەیتی زەیتون و زەیتی گوێزند و میوەی ئاڤۆکادۆ چەرەساتەکان وەربگرە. بەڵام ساتوریتد فات و ئەنساتوریتد فات چەوری تێر و ناتێر زەیتی بە ڕۆنی تەنەکەکە ئەمە لە ڕووی بەهای خۆراکیەوە زۆر نزمە کێشەی کۆلیسترۆڵت بۆ دروستەکە بەهای خۆراکەکەی زۆر بێکەڵکە. دارە وازەحە جەنابەت زۆر تەبیعیە بەیانەکەی لە خەو هەستای کەوشکێکی بچکۆلەک کەرەی کوردی بخۆ، بەردەست نییە 3-4 دانێک بایامی کاڵی نەبرژاو بخۆ، بەردەست نییە دوو کاکڵە گوێز بخۆ، بەردەست نییە لە تێمیوەی ئاڤۆکادۆ بخۆ، بەردەست نییە کەوچکێکی زەڵاتە زەیتی زەیتون بخۆ، زەیتی گوێزن بخۆ، زەیتی تۆوی کەتان بخۆ. ئەمە سەرجەمی چەوری بەسوودەکانە. بەڵام بیرمان نەچێت لە ڕووی بەهای خۆراکیەوە 9 کالۆری خۆی دەیاتێ. بەڵام چیت بۆکە های دنیستی لایپۆپڕۆتین پێڵەن چی HDL ئەوم بۆ بەرز دەکاتەوە، دڵم تەندروست دەکات، LDL خراپم بۆ داڕزێنێ، وەکو تێستۆ بوستەرهانی گونەکانمە هۆرمۆنی تێستۆستێرۆن ئیفرازەکەی زیاد بکات. و هەروەها یارمەتی دەرە بۆەوەی کە کێشیشم دابەزێنم تا حەدی ڕێگری لە مەسەلەی دەستەکانە خۆش بیاخۆ. بەسەرسەر چەوری بەسوودەکان وا لێکا کە بتگەینێتە نەتیجەیەکی زۆر باشە کاکی گیان و خاڵێکی تریشیان لەسەر مەسەلەی خواردن دائما محاولة بکەن ژەمەکانتان لە کاتی خۆیان بێ. بەیانی نیوەڕۆ ئێوارە ژەم ئینگلیزە لە do not skip a meal، ینی ژەم تێمەپەڕێنە. و لە هەمان کاتیشا محاولە بکە ئەگەر سێ ژەمە سەرێکەکەشت بۆ ناخورێت 4-5 ژەم نان وەربگرێت یادیە، بەڵام با کەمیەتی ژەمەکانە بچوو بچوو بێت. بە زمانی کوردی خۆمان با کەم خۆری دایم خۆر بی، بەڵام بەعام خۆت لەو خواردنانە بە دوور بگرە کە بەهای خۆراکی نزمە. بە تایبەتی ئاردی سفر چی لە دروستەکرێت؟ نانی تیری، سەمونی حەجەری، نانی نانەفخان و جەماعەتەکەی. خۆت لە شیرینی و شەکر بە دوور بگرە، خواردیشت بە ڕێژێکی کەم ئاساییە. ئەچێتە بابی ئەوەی کە وەکو سوودی لێ ببینی، بەڵام زۆر وەرگرتی شیرینی ئاگادار بە دوای جگەرە تەحویلەکاتەوە بۆ شەکلی گلایکۆجین و گلوکۆزی کاتە خوێنتەوە تووشی ئینسۆلین سپایکە بێ. ئینسۆلینیەت پشتەمەلی خانەکانە گرێ با بۆ عەزەڵەتەکانە کەس وەری ناگرێت تەحویلەکە بۆ چەوری. اینجا دوای تووشی پریدایبێتی و ئەم جەماعەتە حاڵە بکە دائیمەن لە هەفتەیەکە دوو ڕۆژێک بە ڕۆژوبوونت هەبێت. وەکو ناحیە شەرعیەکە ئەوە هەر سوودێکی نەبڕاوی هەیە. ئەگەر وەکو ناحیە شەرعیەکەش بە ڕۆژوو نابی محاولەکە لە هەفتەیەکە 2 جار بە ئینتەرمیدیت فاستینگ ئیشکە. 2 ژەم نان خۆ لە ڕۆژەکە، بەڵام با 8 بۆ 12 ساعتی بین، 14 ساعتی بین بێ، با 16 ساعتی بین بێ. بەس نایمەنێ ژەمی بەیانی نیوە، نایبنێ ژەمی یەکەم و دووەم. بەڵام لەو بابەتانی کە باسمان کرد چی وەرەگری بی خۆ عافیەتێ بێ، بینی ئەو دوو ژەمە مەعیدەی خۆت بە خاڵی بێڵەرەوە. جۆرێکە لە تۆکسیک تەنزیمی ئەنزایمەکانی جگەرت بۆکە و لە هەمان کاتیشا لەو دیسەر گورچیلەکانیشت کەمەکاتەوە و خەویشت خۆشەکە. جا ئەگەر بەم شێوازە ئێمە سەیری خواردن کەین بڕوان پێ بکە تامێکی خۆشی هەیە و لە هەمان کاتیشا ئەگەر خۆشت پێ ناگیری ئاساییە کاکی من هەفتەی ڕۆژە ژەمێکی فریت هەبێ حەزت لە چی کردبی خۆ، بەڵام بە مەرجێک با جوڵەت هەبێ بۆی سەرفیکەی. خراپترین شتەکانیش ئەوەیە کە لە کۆتایی بەسی خواردنەکەیە کە تۆ لە کاتێکی درەنگە ڕێژێکی زۆر کاربۆهیدرات وەرەگری. لەگە برادەرەکان تا لە دەرەوەی ئەیبینین ساعات 12 شەوە، 1 شەوە، 2 شەوە کونافە ئەخوا، فنگەر ئەخوا، چپسی پەتاتا ئەخوا، دەبێت ساردی دوی بەدەستەوەی ئیلا ئاخیری. ئەو هەموو سەرچاوی وزەیە چێتە لەشی جەنابتەوە بۆ چۆچێ خۆ نابێ بە هەڵم جگەرە هەمووی تەحویلەکە بۆ چەوری.
هەموو ژیانتەکە بەزی بکە و تەندروستیشت تێگەیە. هەرچەندە مۆزوعەکان زۆر دوور و درێژن، بەڵام ئەمێ ئالێرە ئەمەم کورت کردوانەیە بەرچاوڕوونیەکەت هەبێ، پڕۆتین و کاربوهیدرات و چۆرێ بە سوودەکان با لە ژەمەکانی جەنابتا هەبێ، با بە تەنیا پەتاتی کوڵاو نەبێ، با بە تەنیا سنگی مریشک نەبێ بە کوڵاوی، با بە تەنیا گۆشتی حیوان نەبێ، محاولەکە ژەمەکەت ڤارێتی تیابێ، یعنی تەنەوە بە کوردی یعنی هەمە جۆر. سواز بۆ خوا ئەتوانم بڵێم خواردنەکان بەردەستن تا ئێستا، تەبەقی هێلکە لە 4-5 لای نەیە هێشتا. کرێ باشترین جۆری پڕۆتین لە هێلکە وەربگری، وەڵڵاهی سەوزە و سەڵاتە دروستکردن زۆر کەمی تێچێ، وەڵڵاهی شوشەیە زەیتی زەیتون کڕە بەشی یەکمان لە دەکات. ئەتوانی تۆ بەمانە وا بکەی کە لە شولارێکی تەندروست پێوە بێ. بەشی دووەم مەسەلەی خەوتن زۆرم باس کردووە، زۆریشتان بینیوە. برای خۆشتان وازانم من سەری ئەو مۆزوعەم دامەزران، سواز بۆ خوا کاردانەوەی باشی هەبوو. قوربان جەنابتان بیزانن کە ئەو کاتێک کە ئینسانە خەوێ، ئێستاش خەڵکی زۆرمان هەیە واتە سەورەکە، ئێستاش خەڵکێکی زۆرمان هەیە واتە سەورەکات کە ئینسان خەوت چۆن ئەو مبەڕیدەیە یان مۆلیدەیەک یان گەڵابەیەک ئەیکوژێنیتەوە هەمووی خامۆشە بێ، وان نییە. بەڵێ ماسوولەکانت خامۆشە بێ، سووڕی خوێنت چالاکی کەمتر بێتەوە، بەڵام ئاگادار بە مەجموعەیە فەنکشنی زۆر مهم هەیە لە کاتی خەوا ڕوویە. یەکەمینیان کە لە هەمووی گرنگترە چییە؟ ئێمە پیتۆتەری گلاتمان هەیە، بە عەرەبی غودەی نوخامی پێڵێن، بە زمانی کوردی پێڵێن ژێرمێشکار. ژێر لە ژێرمێشک ئینسانە پلێ گۆشتی بچووکمان هەیە ناوی پیتۆتەری گلاتە، سەرۆکی هەموو غودەکانی لەشی ئینسانە. دروستە؟ خۆی ئیفرازی هۆرمۆنێکەکە ناوی سۆماترۆپینە. سۆماترۆپین یعنی چی؟ HGH Human Growth Hormone. ئەو هۆرمۆنەیە کە بەرپرسە لە دروستکردنی ئەو جەستەی من و جەنابەت لە پەنجەی قاچمانەوە تا تەپڵی سەرمان بە هەموو ئەندامەکانتەوە، بە پێست و ماسوولکە و ئێسقان و دان و ئیلە ئاخری. کەوابوو گرۆت هۆرمۆن کاتێک ئیفرازە بێت کە تۆ لە قوڵایی خەوابی، ئەو کاتەکەیە پێڵەن گۆڵدن تایم، یعنی کاتە ئاڵتوونیەکە، سەعات نزیکی 11 تا 2 شەوەکە کەوابوو تۆ بێت لە دەیا خەوت بێتی. لەو کاتە ئاڵتوونیە کە تۆ ئەچیتە قوڵایی خەوە، ئیفرازی هۆرمۆنی گەشە دروستە بێت. بۆچی؟ لەبەرەوەی کە لە ناو خوێندا ئینسۆلین نەڕژاوە، تۆ کار بەدوەر نەگرتووە. گرۆت هۆرمۆن بە ئارەزی خۆی چیەکە؟ ئەسەر سوڕێتەوە، خانی تازی پێستێک بۆ دروستەکە، خانی تازی قژێ بۆ دروستەکە، تەعمیری ماسوولکە تێکشاوەکانت دەکا، هەموو ئەندامەکانی تۆ سوود لە هۆرمۆنی گەشەیە بینێ. بەڵام کاچی گەنجی وڵاتی خۆمان جارێ سەعات 2 ئەو تازە بۆ تازە لەگەڵ ڕەفیقەکان نەچی شتێ بخۆین، بۆ کوێ؟ بۆ لای عەرەبانی لەفەکان، بۆ کافتریا، بۆ گازینۆ، بۆ فاست فود. کێ چێتەوە بە ماڵەوە سەعات 3:30 و 4؟ ئەم بەیانی لە سلێمانی 4 و 6 دەقەبانی بەیانیەوە بڕوان پێ بکەن. ئەمە فەزلی خۆیە، بە زەمان بەس بۆ نمونە بۆتان باسەکەم ڕێیتیانە. من لە مزگەوتەوە چوون ئیشێکم بە دوکانەکەی خۆم هەبوو، ئوستاندم بۆ ئەو پیاوەیەنە لەسەر جادەکەی کانیبا تازە خەڵکە بینم شیشی گەستی بەدەستەوە، ئەی بڕێ خەڵک دانیشتۆ نانەخوا، هەتا کاتە نەچێتەوە بە ماڵەوە. خوا بە خەڵک لە مزگەوت گەڕایە، ئەو هێشتا لەوێ دانیشتۆ لەسەر ئەو جادەیە جگەرە چا نێرگەلە لەگەڵ فاست فود. باڵان بە قورئان ئەمە جەریمەیە، بە ڕەب العالەمین ئەوە باجەکەی بێ بە وە باجەکەشی من بە ڕۆژانە ئەیبینی بەسەر بۆتان باچەکەم چۆنی باجەکەیە. کەوابوو تۆ ئەو کاتی کە پێویست دەکات تەعمیری خانە تێکشاوەکان وگا بە خەبەری، ئەی ئەو کاتی کە پێویست دەکات تۆ زیندە چالاکی زیابەی هەستی، تۆ کاتە تیا خەوتووی. کەوابوو تۆ سەرە لە لەشی خۆشت تێگا. خوا منهەجێکی بۆ دانای بەڕێک تۆ بە عەکسەوە پێڕەویەکەی عاقیبەتەکەی. پاشا گەردانی ئەمە چییە؟ قسەیە کە بۆتانەکەی مەسەن نیوەتان پێکەنیتانە، قسەی لەگەڵا بکە ئەگەی لە خۆی نییە. بەیانی سەعات 2 هەستاوە لە خەو خوارە ڕۆ مەرحەبای بکە، دایکی بانگێکا جواب نایەتەوە، 3 جار ڕقمێکی تەلەفۆنی پێ بڵێ بە غەڵەتی بڵێ، پێی بڵێ هەستە با بچین بۆ ئێڵە تاقەتم نییە، ورجی هاتۆتە پێشەوە، غازە ئیشتیهای نەماوە، قەبزی، تەقۆڕی جونگەکان، پوکانەوەی ماسوولکە، لە قەعە یاریەکە، 3 مانگ یاریەکە، تەمەنی 21 ساڵە 30 کیلۆ پێنج ناتوانێت. بەڵێ مامۆستا پریوەرکاوتێکم بەرێ یەک تۆس خۆتم تیا بێت. بەخوا خەڵکمان هەبووە باوکی دکتۆر، دایکی دکتۆر، ئیمکانێتێکی زۆر فەمافۆقیان هەبووە، لە دوای 4 مانگ 35 کیلۆ پێنج نەتوانی، یعنی خۆم پێ نەگیراوتم کاکەوتیە تمو بۆ برادەرەکە و باڵنەکەی چی وەڵاهی مامۆستا نایتوانم، تو 4 مانگ یاریەکەی. سپاس بۆ خوا ئەوەی کە لەسەر ئەرزە هەبێ ئێوە هەتانە مەحموولە 35 کیلۆ پێنج ناتوانی. وتم کەی هەستاوی لە خەوت وەزای پێکەنیتی وەڵا سەعات نزیکی 4. ئیوتم چی خوارد پێشەوەی پێبەرەوتی وەڵا مامۆستا دایکم برنج و کوولەکەی لێ ناوتم تی مامۆستا 2 کەوچک برنجم خواردتم تی لەگە 4 قاش کوولەکە هاتۆ بۆ یاری سەعات چەندی عەسرە، سەعات 4 لایەوە بۆ نزیکی 5. ئەو ئەبوایە بەیانی و چێشتەنگا و نیوەڕۆ 3 ژەمی هەبوایە، 4 قاش کوولەکەی خواردۆ لەگە 2 کەوچک برنج هاتۆ بە منی ژەڵ ئێمە زیاد بکەم. باشە عاقیبەتی ئێمە بۆ چووەچێ؟ تۆ لە بری من مدەڕیبی چی پێڵێوە؟ هەیدە دەزەگی بەگریان بەدەستیەوە. ئەم هەموو گەنجەمان هەیە، چەند گەنج لە ڕوانیا هەیە قژە ڕوێنێتەوە، بۆ گەنج قژی پێوە نەما کاکە لە تەمەنی من و ئەم دکتۆرە بەڕێزەیە برام وەڵڵا وەبیللا وەتەڵڵاهی چەند ساڵێ پێش ئێستا عەمەلیاتی زەرعی قژ لە هەموو کوردستانی عێراقا نەبوو، هەر بە مطلقی وجودی نەبوو، ئەو شتە لە کوردستانە نەبوو.
ئێستا کاکە حەچیەکە بینی ئەمەی پێوەی نەما ئەمەی پێوەی نەما ئەوەی بۆ برە سەبەبەکە چییە؟ هیچ فانکشنێکە لە شوێنی خۆیان نەماوە گەنجە قسەی بۆکەی مێشکی لای خۆی نییە کاکە من دوکانێکی پڕۆتینی هەیە لە سلێمانی فۆرمم دروست کرد بە دەست نووسین 5-6 ڕێگام تاقی کردەوە یاریزان شتی بیرێت وێستا کردمە بۆ مۆبایل ئایفۆنێکی 14 15 16 پێ لە مۆبایلەکەتم بەرێن ئەڵێم ناو چییە؟ ناوی کاک محەممەد ئەڵێم کاک محەممەدی وەڕێز ئەم پری وەرکاوتە بۆ بۆی تەسویرەکەم ڕۆژی ئیسراحەت بەکار نایە دەم هەڵە بڕم بۆی لی تێک نەچێت ڕۆژی تەمرین یەک جار بەکارێت کەی 20 دقه پێشی تەمرین ئارەیەک بەمەی خۆی بۆ 250 ملیلیتر ئاوی سارد بەس کە خواردت با مەعیدەت بەتاڵ بێت لەسەر تێری وەرناگیرێت ڕۆژی تەمرین هەر ئەو جارێ ڕۆژی ئیسراحەت هەر ئەو جارەیە پاڵان پرسیارە هێڵن نەخێر مۆبایلەکە تەسویرەکەی داخەم ئێمە دەستی سوێن بەخوا دوکانەکەی من تقریبا لێرە بۆ درێژم ناکاتە لای دەرگاکەیەتەوە خۆ مامۆستا یەک پرسیارەڵام فەرموو پاڵاوانجان ڕۆژی ئیسراحەت لەکوێ بیخۆم وەرە برهەمەڵام ڕۆژی ئیسراحەت وەرناگیرە وەڵا ڕاستەکەی جا تۆ جۆ بگرن لە دوکانەکە چێت ئەو دیوە خواحافیزیەکە سارەکەی لەسەر شۆستەکەی یەک نامەم لە واتسەپ بۆ نێرێ ئەڵێ مامۆستا لە ڕوون نەهاتۆ بێمە ژوورەوە بەس بێ زەحمەت کە بە من و تۆ یەک ئایارە بگرێرەوە ئایارەکە لەکوێ بێنم وەرهەن ڕەحمە لە باوکە قوتووەکە ئایارەکەی تیایە ئەچێتەوە بۆ ماڵەوە بێ بەس بینێ نامێکم لە واتسەپ بۆ نێرێ ئەڵێ مامۆستا ئەم شتێکی یاوەتە بە من زۆر باش ئیشەکە قوتێکی فەزیعی یامەتێ بەس مامۆستا ئەوە بۆچی بە ئەجەجارکەی خۆم هەستەکەم خەومیە ئێمە نەزانم چ فلیمێکی ناوەتەوە هەڵم پاڵەوانی بەڕێز لەسەر مەعیدی بەتاڵ وەرەگرت وڵی مامۆستا ناوەڵاڵمە چی کرد وڵا نیو سەعات پێش تاقەکەم یەک تەش برنج و فاسۆلای خواردنی جێوشی گربە بەسەریە هێڵم کاکێک دەستەکەم بەگریان بەدەستەوە دەڵم لەسەر مەعیدی بە کاکە شێت بووی بەدەستم گەنجانەوە خۆستەم گەنجانی کە لەم تەمەنانە هەموو ڕێز و حرمەتێکی زۆرم بۆتان هەیە بە زەمەیەکێکە لە نەکبەتیەکانی درەنخەوتن تێکچوونی نظامی خەو ئەنی هەرچیەکی پێڵی ناگەیتە نەتیجە بە تەسویر بە نووسین بە فۆرم بە ڤۆیس مەسیج بە ڤایبەر بە واتسەپ تۆکە تەواوەکە دەعێریت یاما ئەخشان کەستان و حاڵەتتان بینی و نەتان بینیوە کاکە لە شاگرتان لە برای بچووکتان لە دراوسێتان لە خەزموکە سوکان کاکە لە خوشک و برای بچووکتان چەند جارتان بینیوە دایکتان نێرە بۆ مەتبەخەکە نازانێت بۆچی چووە خوا بینیوتان یان نا وایە کاکە یعنی لە هۆڵەکەوە لە یەک کەوچکم بۆ بێنەچێتوێتەوەڵێ وەڵێ من بۆچی نارد ئەخ وەڵڵاهی ئەوە جەریمەیە کاکە طبعا من بە حکمی مەکتەب بینم مامۆستای وەرزشم باشە یعنی بە من و بە معاونەکە ئەم قوڕگەمان یەتە ئێرە ئەڵێن باوکی من دەرسی چوارەم تۆ ئەڕۆیتەوە دان بە خۆتا بگرە لە دەستی سێمەوە ڕاتەوەڵم چیوەتی بڕۆیت وڵی وەرە کاکە دەرسی چوارەم کۆبوونەوەی مامۆستاکانە مشیریە بۆ بەیانی بە معاون و بە دوو معاون و بە مدیرەکە بەم 6 پۆلی 1 تا 6 گەڕین باوەڕەکەی بچووک بە تایپکراوی بە کۆمپیوتەر بە مەقەس بڕاوە باوکی من بەیانی ئیسینساخێکی تەسکەرەکە و دوو ڕسمی خۆت بێنە بۆ سجلی قەیدی عامەکە یەک مامۆدە ڕۆژی پێچەی نیوینەی هێناوە لە تا تەلەفۆن بۆ دایک و باوکە کاکەی دەڵی کاکەوە مانگێک شتێکە چاوەڕێت هەڵە کەس بێمێنێت یعنی لە مەکتەب ئەما بینی لە قەعە ئەما بینی لە ناو ماڵی خۆت ئەبینی لە کەسوکارە بینی ئەمە هەمووی هۆکارەکەی چییە یەکێک لە گەورەترین سەبەبەکان تێکچوونی خەوە کە بەداخەوە گلۆباڵایزیشن واتە بەجیهانی بوون نامێت چۆنە ئەو مۆزوعەوە بەڵام دروستکردنی مۆبایل و ئەنتەرنێت و تێکدانی سیستمەکانی ژیانی خەڵک هەمووی ئەوانە خەڵی مەدروسە ئەوانە هەمووی سیناریۆ بۆ داڕێژراوە بابەتی بەجیهانی بوون عەولەمە ماسۆنیەت ئەم شتانە من ناچمە ئەو بابەوەی من نییە بەڵام ئاگادار بن ئەمانە هەمووی خەڵی مەدروسە هەمووی سیناریۆ بۆ داڕێژراوە بۆ تێکدانی مجتەمع بۆ تێکدانی گەنج بۆ لێدانی خەڵک بۆ ئەوی خەڵک هەمووی بە ئام حرمەتێکی زۆرم بۆ دەنابتانی و حیوانی دەبێت چۆن حیوانەکرێتە ناو تەویلەیەکەوە بە شتێک ئاوە هەموو بەشەریەت ئاوا لێ بکەن ئەوە نەتیجەکە شێبینین کە ڕۆژ بە ڕۆژ شتەکان بەرەو خراپێڕەوە جا کە خەوتنت لە کاتی خۆیان بێ بڕوان پێ بکەن ژیانە دەگۆڕێت هەڵسوکەوتی ڕۆژانە زۆر فەرقەکە لە هەمان کاتیشا جەنابەت بەرهەم دەبێت بەیانی زوو خەبەر دەبێتەوە باوکتان مامەکانتان باپیرتان زۆربەتان خەڵکی ڕانیە ڕەبتان بە دەشت و دەر و دیهاتەکانەوە هەیە چۆک و زەرعات و چۆک و بابەتانی تر بەس بە ئێواڵێم بۆ کەس و کارمان هەمویان شەبقی بەخەبەر بوون پێشبانی بانی بەخەبەر بوون کاکە بەدایک بەخەبەر بووە حیوانی دۆشیوە نانی کردووە کاکە ئەو چۆتە سەر فەلاحات ئەو چۆتە سەر زەرعات ئەو چۆتە لای حیوان بۆ ئەم حاڵەتانە نەما لە ناو شارە خەڵک بەرهەمی نامێنێ خەڵک کە بەرهەمی نەمێنێ اینجا دوو ئەو ئەکێتە دانیشتن مشتەمە بەوە تێگەچێت ئەوشی کە دوژمنی خوا بێت لەوەی ئیسپاداکە تۆ گەنجێکی بێ بەرهەمی گەنجێکی پیربی گەنجیت بە مۆدێل بە تەسکەرەکە 2000 2003 2004 بەڵام بەداخەوە لە تەمەن و هەڵسوکەوتەوە 6 ساڵە تەمەن بێت جا ئەم مەسەلەی کۆتا قسم لەسەر مەسەلەی خەو من یەک ڕێگەتان فێرەکەم
ان شاء الله هموتان اهل ايمان ان شاء الله تعالى هموتان اتوانن امشت بكن بیکن بخاطری او خوایە بەس بەپی تەوقیتی نوێژەکان هەستە و دانیشە سوێن بەخوا هەموو ژیان دەگۆڕێ سوێن بەخوا ئەمجارش لە ڕسق لە هەڵس و کەوت لە قسەکردن لە بیستن لە بینین بڕوان پێ بکەن هەموو ژیانە دەگۆڕێ بەس بەپی تەوقیتی نوێژەکان بخەوە هەستە چکە من لە خۆما بینیومە بە ڕۆژی ڕووناک هەستی پێەکەم چۆن ئێستا من لە سلێمانی و هاتوومە تەڕانیە ئاوا هەستی پێەکەن بەس بە مەرجێ لەبەر خوا بێ بە تەوقیتی نوێژەکان ژیانە دابینکە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە حەدیثەکان کە فەرمێ ئەڵێ کان یەکره النوم قبل العشاء والحديث بعدها والله او حديثه اتوانا بڵێم لە سەدا نوتی کێشێ على محلەکە ئەڵێ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕقی لە خەوی پێش نوێژی ئیشا بوو و قسەکردن لە دوای نوێژی ئیشا کە ئاهاتەوە بۆ ماڵەوە بێدەنگ ئەی دوای بێدەنگی چیە کرد نوێژە ویترەکان ئەی دوایەوە ئەخەوت بەڵام تۆ لە دوای نوێژی ئیشا ئێستا من لە سلێمانی 7:56 دقیقە بانگی ئیشاییە باڵی سەعات 8 12 دقیقە قامەت هەتاوەکو نوێژەکە کرێتەوە 8:30 لە ماڵەوەی بۆ نایە هەفتەیەک لە ژیانی خۆتا تاقیکەیتەوە لە دوای نوێژی ئیشا کە هاتیتەوە 8:30 ئەو ناواکە تا نۆ دابنیشە قسە مەکە سەیری مۆبایل مەکە نوێژە ویترەکانت کە چەند ڕکات چەند پەڕەیەک قورئان خوێنە ئینشاڵڵا بخەوە من لێرەوە سوێنت بۆ خۆم بۆ کەفارەتی سوێنەکەش مەتوانم زەمانی بکەم والله پێش نوێژی بانی بە نوێی سەعات خەبەر دەبێتەوە بە یەک زەران پێوە وایە کاکە لێو بەسەر هاتووە نامێ باسی خۆم بکەم بەڵام بە قورئان بە پێش جەڕەسەکە بە خەبەرێمی وەک وایە چێک هەڵەسێنێ چکە تۆ نیەتێکت هەیە حاڵی ژەسیت و فریای دەستنوێژێکی جوانی ژەکەیت و دوورکاتی سونەتی نوێژی پێش نوێژی بانیەکەشەکەی بە ئیسراحەتەچی بۆ مزگەوتیش دەورە بزانە بانیکی خەبەر دەبێت بزانە هەڵس و کەوتی ژیانت چی لێیە وەڵڵاهی سەرلەبەری ژیان دەگۆڕێ بەس بەپێی تەوقیتی نوێژەکان هەڵس و کەوت کەن بەشی سێم و کۆتایی چکە ئێستا 20 دقیقەکەم پێماوە بەشی سێم و کۆتایی مەسەلەی وەرزشکردنە وەرزشکردن تاوان هەمووتان ئەیزانن کە سوودێکی باشی هەیە بەعام ئێمەی با بڵێن گەنج ئێمەی خەڵکە وەرزشەکەین نیەتمان لێ لەش ساغیە مەفهومی وەرزشکردن لەش ساغیە تەندروستیە ئەجینا ئەو کەسانی کە ئیشی قورسیان هەیە ئەو کەسانی کە زۆر هەڵس و کەوتیان هەیە ئۆتۆماتیکیان ئەوانی جوڵیان هەیە بەڵام کێشەکە لەوایە بە وەرزش سێر نییە هەزاران جار ئێمە پرسیارەمان لێکراوە مامۆستا ئەوە باوکم دوکانێکی ئاسنگەری هەیە هەر لە سەعات 8 بەیانیەوە خەریکی ئاسنگەری تا سەعات 4 عەسر بە وەرزش سێر نییە بۆ چکە سیستەماتیک نییە ڕێکخراو نییە علاقەی بە مەسەلەی دەفع و سەحو و یونیڤەرسیتی ناو خانی ماسوولەکانەوە نییە جەنابەت گەنجێ کێشێکی زیاد هەیە هەستەکەی بەرەو قەڵەوبوونەچێ سیستمی خواردنەکەت تەواو نییە هەستەکەی تەنگە نەفەسی برادەرێک خێری بنووسێ تەوسیە کردووە لە بۆ ناچی فاسێکی چاوریەکانە بێ کاتی ئاوڕێدەسەکەی ترایگلیسیرایدەکە بۆ بە 360 LDL-ەکە و 200 HDL-ەکەشت داوەزیوە ئەڵێ بوو ناچی فاسێکی میزیشکەی سەرەکەی پرەتی لە یوریا فاسی گوچیلەکانت بۆ ناکەی وڵا کریاتینینەکەم زۆر بەرزە یوریک ئەسیدەکەم زۆر بەرزە هەموو ئەم خەلالانە بە وەرزش چاکە بن بۆ لەبەرەوەی کە وەرزشکردن دەبێتە هۆی چی چالاکبوونی سووری خوێن هەر کاتێک بڵەت فڵۆ تەوژمی خوێن زۆر بوو تۆ ئۆکسیجینی زیاترە چێ بۆ خانەکان کردانی دەپەڕاندنی وزەت بۆ زیاکە لە هەمان کاتیشا تەعمیری خانە تێکشکاوەکانت بۆکە و بەرامبەر بەوەش گەنجە نوێنی اینجا بەستەرەژیەکانت قایمە بێ ماسوولکەکانت قایمە بێ ئێسکەکانت پڕە بێ لە ئیسابە بە دوورەبی هەزاران گەنجمان هەیە کە لە تەمەنی 16 و 17 و 20 و 22 پەنا بۆ برای خۆت هێنێ وەڵای مامۆستا تووشی حاڵەتێک بووم تووشی ئینزیلاق بووم ئینزیلاقی تۆ کوڕە باشەکە دکتۆرە لە دوای 55 و 6 ساڵ خەڵک تووشە بێ مامۆستا ئەژنۆکانم هەردووشی وڵات تووشی سەوفان بوو وەڵڵاهی بەپێی علم و دکتۆر لە تەمەنی 55 فەما فەوق معڕەزی بۆ داخورانی میلیسکەکان ئەو واشەریکە لە بین ئێسقانەکانە سێرەکەم 18 ساڵە ئیدا ماقولە تۆ لە 18 ساڵاوی جونگەکانی هەژن و لێ بوو بێتەوە هۆکارەکانی چییە زۆر دانیشتن وەرزش نەکردن دانیشتنی سەقەت جوڵەی سەقەت وەزنی زۆر کەوابوو من هەموو جارێک گوتومە ئەوە لەبەر چاوی جەنابیشتان هەیە ئەگەر هەمووتان دکتۆریش دەمن بەشی خۆتان لە مەسالی تەندروستیە شارەزایتان هەیە نەخۆشی دڵ بە میکرۆب تووشی دەبێت باش ئینزیلاقی پشت میکرۆبە کەسێک پێم بڵێ بە میکرۆب تووشی ئینزیلاقەبی سەوفانی ئەژنۆ میکرۆبە شەکرە میکرۆبە زەختێ بەرز بێتەوە تووشی های بڵەد پرێژەرێک میکرۆبە شەکرە میکرۆبە چەوریەکانت دەچێتە ئاسمان میکرۆبە گورچیلەکانت لە ئیشەکەوێ میکرۆبە ئەنزایمەکانی جگەرە چۆتە ئاسمان میکرۆبە بەڵام هەڵامەت و پەتای وەرزی و سکچوون ئەوە ڤایرۆس و بەکتریا و میکرۆبە لەسەر عەرەبانێک خواردنێکی پیست خواردووە هەتاو لە یاوە
جەنابەت لە فێکت خواردووە کابرا دەستی پاک نەبووە لە فەکەی بۆ تۆ پێچاوەوە تووشی سکچوونەوی بۆ کابرا لە تەوالێت دەدۆ دەخوارەوە دەستی نەشۆڵەوە برادەرەکەت دەتەنیشتەوە 3 جارە پژمێر جەنابەت ڤایرۆسە چێتە لوتەوە 72 ساعات تۆ هەڵامەت دەگری ئەمە ڕێتیە چێ بڵێ بە ڤایرۆس و بەکتریایە بەس کاکە ئەو نەخۆشیانی کە باسمان کە درێژخانەکە وەڵڵاهی ئەوانە بەکتریا و ڤایرۆس نییە ئەوانە خراپ بەکارهێنانی لاشەی خۆتن ئەگەر تۆ ماسوولەکانی پشتێ بەقوت بێ بەستەرەژیەکانی ئەژنۆت بەقوت بێ سووڕی خوێنت چالاک بێ هەفتەی 3 بۆ 4 جارێ وەرزشێکی مام ناوەندت هەبێ قسەی قەدەری خوام نییە بەڵام دڵنیا دەکەمانێت لەو نەخۆشیانە بە دوورە بیکاک لەگەڵ دکتۆر بەختیاری بەڕێزە لە سلێمانیەوە کە هاتین باسی دەیان حاڵەتمان کرد کە کەسەکە تووشی ئینزیلاقی پشتە بێ دیسکەکە دەرەچێ یا لە سپاینال کۆرد ئەگاتەوەی کە قاچی سڕەبێ بە عملیات هێرنیشنە تووشی تەکەلوسێ بێ بۆی لاوەن لە دوای یەک مانگ ئەڵە دەبڕە بۆ قەعەیە یاسین بۆ چکە لە ئەسڵا ماسوولەکانی پشتی بەهێز بووە ئەگەر ئەم ماسوولەکانی پشتی بەقوت بێ لۆت ناکرێتە سەر بەڕەڵەکانی گەنجی بەڕێز ئەگەر تۆ بەستەرەژیەکانی تەنیشتی ئەژنۆت ACL و PCL ڕیباتی سەلیڤیەکانت بەقوت بێ کاکە حەزەکەی دەدەنە سەعات بە پێوە بەستە وازەشە بەڵام تۆ بە پێوە ناوەستی و لە هەمان کاتیشە هیچ وەرزشێ ناکەی و کێشیش زۆرە حرەکەیکی غەڵەتت هەیە پێشە لە بەستەرەژیەکانی قاچت ACL و PCLەکەت وەکو یاریزای دوو گۆڵی بیت و شەقیانتی هەڵاوی یەکسەر بۆ کوێ بۆ عملیات ئینجاری دکتۆر و نێرێ بۆ وەرزش دکتۆرە بەڕێزەکان وەرەقەت دەستنووسە نێرن لەگەڵ نەخۆشەکانە مامۆستازرێن ئەم نەخۆشە ئەڵێ ڕەبتی لە لای ئێمە نییە ئەم نەخۆشە مشکلەی نەخۆشی نییە دەرمانشت نییە مامۆستا پێ زەحمەت پێویستی بە بەرنامەیەکی خۆراکی هەیە لەگەڵ ڕێنمایی وەرزشی ئەگەر ئەم گەنجە بەڕێزە سیستمی خواردنەکەی ڕێک و پێکا وەرزش بکە دکتۆرەکە زانێت چاکە بێت پێویستی بە دەرمان نییە جا لەبەرەوە پاڵەوانینێت ئەگەر لە ماڵەوەیت ئیمکانیەتی قاعەت نییە یان لە شوێنێکی قاعەت زۆر لێتەوە دوورە یان دەستت ناگا بە وەرزش هیچ هۆکارێکی هاتوو چۆت نییە یان ئیمکانیەتی مادیت نییە بەڵام خۆ مۆبایلەکە و زیرەکە هەمووتان ئایفۆن و گالاکسی و جەماعەتاندان پێ هەمووشتان خەتتان هەیە خەت بە ئینگلیزی بنووسە full body workout ینی تەمرینی هەموو لاشە بنووسە at home لە ماڵەوە نقطە سەریدا ئەگەر عەرەبیەکەت باشە بنووسە تەمارین منزلیە بیدون ئەدەوات باشە یەک دنیا ڤیدیۆ دەیاتێ ئەم ڤیدیۆیانە تەمرینی هەموو ماسوولەکانی تایە نەشەفتی پێ نە دڵسی پێ نە جیهازی کڕێ هیچی پێ نیە بەدەستی بەتاڵ 250 نەرپالێت تێناچێت ناتوانانی وە پێ دەبانێت کە لە خەو هەستای 20 دقیقە لەسەر مەعیدەی بەتاڵەوە بکە حەسران بیکە چێشتەنگاو بیکە ئەگەر هەر بۆت ناکرێت ئەضعاف الئیمان بیخەرە شەو پێش هاتوون بە نیو ساعات ئەگەر ئیمکانیاتە تێبچیتە قاعەیەکەوە سوپاس بۆ خوا کاکە قاعی چاکی تیا بەتەڵی چاکتان هەیە لێرە لە ڕامێ دروستە ئیمکانیاتە تێ هەفتەی 3-4 جاری وەرزش بکە حەزت لە بابەتی قاعە نییە کاکە ساحەتان زۆرە کاکە دەشتاییتان زۆرە کاکە هیچ نەبێ ئەوە چێوە ڕەشە دەتۆزە سەرکەوە پیاە خۆ بە پارە نییە شەڵ هەیە کاکە لە وڵاتەکانی ئەوروپا بە تیارە ئەچێ بۆ نیپاڵ ئەچێ بۆ تیبت $20,000 سەرفەکە بچێت بە شاخی هیمالای سەرەکە شوێنەکان شاخی تیانی تۆ بەلاش تا لە پشتی خۆتەوەی یعنی ئەمە شتێکە کە زۆر ئاسانە قەیچێکە بانێک لە مزگەوت هاتی تەوانێ بە ئەو کێوە ڕەشایانە میزیکی نیو ساعات سێ چارێکی سەرکە تۆزێ هەوای پاک هەڵمژەکە خۆر هەڵهات دەورەوە خوارە دوورکانیوشی زۆحاکە هەر سپاسی خوا کە لەسەر ئەو جونگەی کردی بەجەناب بەبەلاش دروستە تۆ توانی وەرزشی و دیندارەکەش هەردووشی بێکەوە بەستی تۆ دەیانە کاک ئەوەشت پێ ناکرێت تاقەتی شاخەوانی نییە ئەگەر ئیمکانیەت دە پاسکی لەکڕ بە پاسکی هاتوو چۆکرێت حەزت لە دوو گۆڵی هەیە لەگەڵ جەماعەتێک گەنج ڕێبکەوە هەفتەی 2-3 جاری دوو گۆڵی بکەن ئیمکانیەتت هەیە ئیشتیراکی مەسبەحێکە بچۆ مەسبەحکە واضحە تایارە یعنی ڕێگاکان هەمووی هەیە بەس لێرە تۆ پێویست بەواکە نەختێت جوهد بکەی بۆ ئەوەی ببی بە ساحبی لەشێکی تەندروست کۆی گشتی قسەکانی ئێمە لەسەر چی بوو ئەگەر خواردنەکەت باش بێت خەوەکەت باش بێت ئەگەر لەشی جەنابەت تەندروست بێت هەر سێکیان بەیەکەوە یەک نەتیجەی هەیە زان چییە گەنجیشی بەرهەمدار دەرەچی گەنجێک دەرەچی نابی بە مشکیلە بەسەر کۆمەڵگاوە نابی بەبار بەسەر ماڵی باوکتەوە نابی بەبار بەسەر ئەوەی کە بێت داوای کۆرز لە من کە دکتۆر بەختیار لە ڕێگا باسی ئەومان زۆر کرد کاکسەر بەستمان لەگەڵایە و جەناب دەتوانن چ شتەکانی لێوەر بگرن سەیری چاتەکان کرد کە ئینگێرێ بۆ من ئەو سیڤیانە وەڵڵا سوێن بە تاک و تەنهایی خوا ئەم هەموو یاریزانە سیڤی بڕکاتەوە بۆ کۆرس کە داوا لە منەکە موالیدی 2011 169 کیلۆ وەزنێتی 2010 149 کیلۆ وەزنێتی 2008 128 کیلۆ وەزنێتی هەمووی لە بینی 2006 تا 2014 لە 100 کیلۆ تیاتی تا 161 کیلۆ کاکە معقولە تۆ 2011 159 کیلۆ وەزنتە وەڵڵاهی ئەمە جەریمەیە کاکە خەڵکی قەڵەو تاکتاکەی لە کۆمەڵگایە بەڵام یەکێ نییە دە نییە 100 نییە 200 نییە 500 نییە 1000 نییە من بە حکمی ناسراوەکە چمە بەنزیخانە
ئەڵێ مامۆستا کوڕێکم هەیە بیهێنن بۆ لاو، ئەڵێ ئەخە بەخوا من قاعم نییە وازم لە قاعەیە ناوە، ئەڵێم کێشەی چییە؟ وەڵام مامۆستا لە 6 سەرەتایی یعنی چەند ساڵی دەمەنە؟ 12 98 کیلۆ وەزنیتی. ئەڵێ دکتۆر ئیزنی هەیە، ئەڵێ جلی بۆ نابێت، ئەڵێ لە تاو پرخەپرخ ناتوانین کەسمان بە چواردەوریەوە بخەوی، ئەڵێ نازانم چی لێ بکەم، ئەچمە مزگەوت، ئەوڵێ کوڕەکەم پشتی نی، ئەوڵێ ئینزیلاق، ئەوڵێ ئەژنۆی، ئەوڵێ مناڵەکەم بە قسەم ناکە، ئەچمە مەکتەب، مامۆستایەت مامۆستا زرنگ بەخوبارێ مامۆستا لە تەمەنی زۆرە، مامۆستا هەرچی گەڵی بەخوا مامۆستای ئافرەت هەبووە کچی شووی کردووە، ئەی مامۆستا هەردوو دەستێ ماچەکەم بەس یەک هاوکاریم کە با مناڵەکان لە دەست دەرنەچێت. ویستم کێشەی چییە مناڵەکانێ؟ هێشیشان چاوریەکانی ئەمە لەبەرز بۆتەوە ترایگلیسیرایدی چۆتە 1000 شتێ. ئی وەڵڵاهی ئەمانە هەمووی ڕەتی بەچیەوەیە بە هەڵس و کەوتی خۆتەوە هەیە. یعنی کاکە تۆ ئەگەر ئەم لاشەیە ئەم جەستەیە بە جەنابی خزمەتی نەکەی احترامی نەگری هەر تێکی عاقبەتەکەی ئەبێ باجەکەی بێ. ناتوانێت پێش سەوتمە بێ باجەکەی بێ چییە؟ باجەکەی ئەوەیە تۆ ژیان لە دایک و باوکو تاڵەکەی هەر فرێ ئەوکەن بوون بۆ لای عیادە و خەستەخانە و دکتۆر تەکلیفە وەکەن لای مامۆستازن کۆرسێک وەربگرە بڕۆ پارەی قاعەی بووە بە کوڕەکەم ئەوە مەخۆ کوڕەکەم ئەوە مەخۆ کاکە تو خۆ ئەوە مەخۆ ها مامۆستاکەت پێیوتی ها بەرنامی خواردنەکەتە یەم دایک و باوکە شێتەوە بەدەستەوە تاکی خزمەتی تۆ بکە. جلێ بۆ نابێت هۆرمۆنەکانت یەک چووە لەگە دکتۆری بەڕێزە کە هاتین باسمان کرد 2010 2008 2006 ئەبێت تێسەسترۆنی کە گونەکانی ئیفرازەکە لە بەرزترین ئاستا بێ فەخسم بۆ نێنێ 1.6 ئیسترادایۆڵ هۆرمۆنی ئافرەتانە هەردوو سنگی شۆڕ بۆتەوە هاتوۆتە ئێرەی ئەمەنە هۆرمۆنی ژنانی بەرزە چۆتە 60 ئەچم ئیسترۆجین بڵۆکەری ئێمە ئەوەی کە ئافرەتی حامیلە بەکارهێنێ بۆی ئیسترۆجینەکەی دابەزێنین ئێختم معقولێت بە 16 ساڵی پێشێت هەیە چەند زەلامی مناڵی قەڵەوە بینی بە تایبەتی قەزانەحەکان تا حدێک باشترن وەرە بۆ مەکتەبانی ناوشار مووی ئەو کێشەی هەیە بە تایبەتی لە تەمەنی باڵغ بوون پێش باڵغ بوون هۆکارەکەی دانیشتن خواردنی سەقەت نەجمە ئەمە هەرسێکیان کۆ بێتوانێت گەنجێکی بێبەرهەمە لێ پیا بێت ئەم گەنجە بێبەرهەمە ئەبێ بەبار بەسەر کۆمەلگاکەش بێ بەبار بەسەر دایک باوکەشەوە بۆ خۆشی داخی لە ژیانی لێتاڵە بێت بەدەیان نمونەم لەدایە تەمەنی لە 25 ساڵایە ئەڵم ئەرێ کاکە ئەو وەختی خۆی تۆ لەو قاعەیە نەبووی لە مامۆساڵە نایمە دەرەوە ئەڵم بۆ ئەڵە دەمەتە بە پێ ڕۆ هەناسەم تێرامێنێ ئەڵە دەزەبم بۆجل هیچ لێکم بۆ ناوێت ئەڵە مامۆستا وام لێ هاتووی لە ژوورۆ دانیشتوم نایمە دەرەوە تەرکی ژیانی کرد مع العلم ئەو گەنجە ئەبێ یەک عیلە بەخێوکە ئەبێ مستەقبەلیش بۆ خۆی دروستکە و چاویشی لە داهاتوو بێ وازی لە خۆشی هێناوە وازی لە دایک و باوکەکەشی هێناوە چۆتە کونجی ژوورەوە بۆ خۆی دانیشتەیە جۆ لە مۆسیقا و گۆرانی و هۆبجی ئەم بابەتان ناگرێ حاڵەتێکی دەرونی ناجێژی لێ وەڵڵاهی بینی من سلێمانی ئەوەی لێتەوە دروستە قسانە ئەوەی کە من جەنابتان دانیشتون جۆ لە برای خۆتان ئەگرن ئەمانە من بە ڕۆژانە ئەیبینم نەک هەفتانە بە ڕۆژانە بە سەعات لەسەر جادە لە مزگەوت لە مارکێت لە مەکتەب پەیجی کورسی ئۆنلاینەکە هەمووی پەیوەندیەکات کە سەیری سیڤەکە یەکەم ئێوێ لەشی تەندروست بێ ئینزیلاقی هەیە ئەوەی هەیە توان بڵم لە 100 یاریزانێکی تیان یەک یاریزانی پاڵەوانێتی بێتیانی لە 180 مەشاکیلی هەیە ئەو مەشاکیلانەش ئەو بۆ ڕوونکردنەوە جا هیوام وایە ئینشەڵڵا تەعالە ئەم شتانە لە ئێوە جێی خۆی بگرێت ئەگە جەنابەت هێچیشی لەو کەسانی کە ئەم کێشانەت هەیە مەحاڵە بەم کێشانە چاکەی چونکە ژیان کورتە بەشی ئەوە ناکا کە تۆ لەسەر ئەم شتە خراپانە بەردەوام بی وە لە دوای شاخۆت زەرمەندی ئەوڵ وەخیرەوی کاک دکتۆریش تەسەوڕێکی ئینشەڵڵا نەختیشتریت هەنی قسە هەیە بۆتانەکە ئەویش گوێ لێ بگرن لە بوارەکەی خۆیان زۆر سوودمەندە بن ئینشەڵڵا و جەنابیشتان ئەرزی بێ خۆتان کەم بەم یەک دوو سیمینارە اکتیفا مەکەن خوێنەرەوە متابعە بکە جەنابتان مەحاولەکەن شتی تر لە خەڵکی تر وەربگرن پۆدکاستەکانی تر هی ئەو مامۆستا بەڕێزانی تر هەیە گوێیان لێ بگرن تۆ وردە خۆت تەسقیف کە بە شتە باشەکان خۆت تەسقیف کە بۆ بابەتانی کە ئەوێ ژیانت بگۆڕێ کاتی ئاوڕێتەوە تۆ گەنجێکی بەرهەمدارە لە دەرچەوە یەکەم کەس چیە مستەفیدە خۆت ئەی دووەم دایک و باوکەی ئەی سێهەم کۆمەڵگاکەت اینجا جەنابیشت کە گەنجێکی مستەفید و چاک و باشبووی لە قیامەتی شاتۆ پاداشتی لەسەر وەرەگری چونکە پێغەمبەری خوا صلی الله و سلامی خۆی لەسەر بێ لێچێک لە حەدیثەکان فەرمێ لا تزول قدم عبد حتى يسأل عن أربع بەخوا لە قیامەتا کە وەستان ینی چوار پرسیارە لێەکەن ناڵن ئەو قاچان و ساندیمێ پاش و پێشکای هیچێک لەوانە کە ئەزانین هەمان یەکەم دانە نوێژە لێچێک لە سێ پرسیارەکەی ترە ئەو جیسمەیە کە بەتوێ ئەو جەستەی کە بە من و جەنابتانوێ خۆی گەورە لە دوو قاچ و دوو دەست و چاو هەموو شتەکانە بەڕێکوبێتی یاوی دەدێت لە چیە بەکارهێنا لە مەعسیەتی خوا شەق لە خەڵق پێ الله تعداب لە خەڵق پێکرد ئەم دەستانە دزیت پێکرد من سیکی پاک و لوتێکی جوان و دەمێکی جوان مەدێ تۆ نێرگە لەو پێ خوارد عرەقە کردە ناوسکەوە کاکە وەڵڵاهی لەو دنیاش ماڵە لەسەرێ
بەڵام ئەیتۆرە ئەم پرۆسی عکسکەرەوە خزمەتی جەستت کە پاک و تەمیز ڕایگرە مەشروب و نێرگەلە و جگەرە مەخۆ تێکەڵاوی کەسی خراپ مەکە خواردنی باش بە بەلاشت جەستت پارێزراو ڕاگرە وەڵڵاهی مەجووری لەسەری تۆ پاداشتی لەسەر بەرگری بۆچی چکە تۆ جەستەکەی خۆت لە باشەیە بەکارهێنان ئیدی وەڵی ئەم شتانە ئەگەر جەنابتان ئاوا دەستی پێوە بگرن ئینشاءڵڵا تەعالا نەتیجەیەکی زۆر باشێ بێت و گردنم ئازاکان ئەگەر تۆزێ خێرا قسەم کرد بێت چکە کێشەکەی من لەوە بەس ئەو محاضەری خوا لە خولی دادوەری و ڕاهێنەریەکانە بە دوو محاضەری 2 سەعاتی لە خولی سی و بی و ئەی لە مەسافەی 1 ساڵای من شەرحەکەی ئەمە لە درێژە بێتەوە ئەمەی وردەکاریتیایە بەس ئەمە خولی دادوەری و ڕاهێنەری نییە ئەمە مجموعەیە گەنج دانیشتوون ئێوە ئینشاءڵڵا تەعالا چاوەڕێی ئەوەی کە ئێوە لە شتە باشەکان سوود وەرگرن گردنم ئازاکەن ئەگەر هەر کەم و کورتێکمان هەبێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه